کە باسی خاکەکەی خاک ئەو چینەی بەشی سەرەوەی زەویە کە مرۆڤ بەستێتەوە بە هەسارەکەەوە بۆ کاتێک کە باسی پیسبوونی خاکەکەین واتە خاک پێکهاتەی جۆرێکی خۆی لە دەستەیە کە خاک چەند پێکاتێکی جۆراوجۆری تایە کە ئەبێ خۆی پێکهاتبێت لە ئاو و هەوا و کانزاکان و لەگەڵ مادەی ئەندامی کاتێک کاڵی خاکێک پیس بووە هاوسەنگی ئەم پێکاتانی تێکچۆواتە بڕی ئاویتیان نەماوە یاخو بەشێکی لە بەشی هەوایەکی کەم بۆتەوە مەساماتەکان و ئەو پارتیکڵانەی نێوانیان یانیش بەشێک لە کانزاکان و مادە خۆراکانی تیان نەماوە یانیش کە لە هەمووی گرنگترە و ئەتوانین پێی بڵێن خاکێک تەندروستمان بۆ دابینەکە بەشی ئەندامەکەی لە دەستەیە کاتێک کە ئەمە ڕوویە ئەو کاتە پیسبوونی خاک ڕۆیە. بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بەشێکی هەنێ لە ناوچەکانی هەرێمی کوردستان دۆخی خاکیان باش نییە بەهۆی ئەوەی کە ئێمە باسی پیسبوونی خاکمان کرد لە ئێستا بەشێک لەو خاکی کە بەکاری هێنرێ بۆ کشت و کاڵکردن تێک چووە لە ڕووی پێکاتەکەیەوە لە بری کە سەمادێکی کیمیایی زۆری تیا بەکارهێنراوە واتە پەینی کیمیایی تیا بۆ بەکار هاتووە بۆیە لە ڕووی خۆراکە مادەکانەوە ئەو خۆراکە مادەیکردنە و پێکاتی خاکە خۆراکە مادەی تەندروست نییە کیمیاویە بۆی ئەتوانین بڵێن لێرە دۆخی خاکەمان وردە و دەبەرەوە خراپبوون ئەجێ و بەشێک لە ناوچەکانیش ڕاماڵینی خاک ئیتر دەرکەوتووە لە بەری پێکاتی ئەندامی لە ناو خاکە بوونیان کەم بۆتەوە کە خۆی پێکاتە ئەندامەکان ئەبنە هۆکارە بۆ پتەوکردنی خاکەکە و وای لێکە کە خاکەکە بەرگری ڕاماڵی بگرێ بەرگەی ئەوە بکەیە کە ئاوێکی زۆر لە خۆیان کۆ بکاتەوە مەودای ئاویان درێژ ئەکاتەوە بۆیە ئێستا کە ئەم پێگاتە ئەندامیە وردە وردە بەرەو لە ناوچوون چووە ئەمەوە ئەکات کە خاکەکانیشمان بەرەو کۆتایی و مردن بڕات. کاریگەری پیسبوونی خاک تایبەتی و کاریگەریانێکی ئێمە ڕاستەوخۆ هەستی پێکین ئەوەیە کاتێک کە جوتیارێک ئێوێ بەرهەمێکی کوشت و کاڵی بەرهەم بێنێ لە توانای ئەوەیە نییە ئەو خاکە کە ئەو بەرەبوومە با بە جوتیارەکە بۆ ئەتوان بڵێن یەکسەر ڕاستەوخۆ بەربوومی گشت و کاڵیمان کەمە بێتەوە بەمەش قەیرانی خۆراک ڕۆیات ئەمە ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر بازار و لەسەر کۆمەڵگا ئەگەر بین باسی کاریگەری پیسبوونی خاک لە ڕووی درێژمەودایە بکەین کاتێک کە خاک نەما واتە تۆ ڕووپۆشی سەوزاییت نامێنێ کە ڕووپۆشی سەوزاییش نەما کاتە تۆ چیە ئەم چینانەی خاک توانای کۆکردنەوەی ئاویان نامێنێ کەواتە تۆ بڕێک ئەو باراناوەی کە ئەبارێ ناچێتە چینەکانی خواروی خاک و ئاوی ژێرزەویت بۆ دەوڵەمەندکار بەڵکو ئەبێتە لافا و ڕاماڵی ڕوئایات ئەمە ژوە ئەکات کە دەورانی ئاوی ئەگۆڕێ و دەورانی کەشوهەوا ئیتر گۆڕانکاری کەشوهەوا لێرە ڕوئایات و پلەکانی گەرما بەرزە بێتەوە لە هەمان کاتە ئەتوانین بڵێن چی ڕوئایات فەسڵەکان گۆڕانیان بەسەرایەواتە بەهار لە کاتی خۆیان نایە پاییز لە کاتی خۆی نایە و زستانیش لە کاتی خۆیە ئەو زستانە نابینین بۆ ئەتوانین بڵێن وەرزەکانیش گۆڕانیان بەسەرایەت بۆی کە ئێمە بتوانین یارمەتی خاک بن چی بکەین لە ئێستاە هەم بۆ کورتمەوەدا هەم بۆ درێژمەوەدا ئەوەیە کە لە ئێستا هانی جوتیارەکان بین کە کشت و کاڵکردنی تەندروست بەکاربێن چونکە کاتێک ئێمە باسی خاکەین ڕاستەخۆ خاک پەیوەندی بە جوتیار هەیە بەڕاستی بۆیە دوورکەونەوە لە بەکارهێنانی پێینی کیمیایی قڕکەر و ئەو مادانی کە زیانێکی زۆران هەیە بۆ خاکەکە و لە هەمان کاتیشە چی بکەین ئێمە گێڕانەی مادە ئەندامەکانە بۆ ناو خاکەکەیە کە بەکاری بێن و لە هەمان کاتە سێبەر بۆ ڕووپۆشی خاکان دروست بکرێت واتە ئەمە جۆرێکی تایبەتە لە کشت و کاڵکردنی تەندروست کە تەندروستی بۆ خاکە هێواش هێواش ئەگێڕێتەوە ئەوەی کە زۆر گرنگە لە ئێستاە بۆ ماوەیەکی دوور و درێژکی ئێمە پلانی بۆ دانیم لەسەری پەیڕەوی بکەین ئەوەیە کە حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقی بچنە ناو ئەگریمنتە جیهانیەکانەوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو پۆلیسیانی کە لە سەرتاسەری جیهاندانراوە بۆ ئەوەی کە خاک بپارێزن و گێڕانەوەی تەندروستی خاکە ئێمەش سوودمەند بین لێ چونکە بەڕاستی تێکچوونی خاک هەر هەرێمی کوردستان نییە لەسەر ئاستی هەموو گۆی زەوی خاک بەرەو لە ناوچوون نەچێ بەپێی ئەو دادانی UN و توانە هەتا 2045 ئەگەر لە ئێستا ئێمە هەوڵ نەین بۆ گێڕانەوەی تەندروستی خاک ئەوە لە سەدا 90 خاکی کوشت و کاڵی و خاکی کە ضرورە بۆ ئەوەی کە مرۆڤایەتی بهێڵێتەوە لە ناوەچێ بۆیە چونە ناو ئەم جۆرە ئەگریمنتە جیهانیانە گرنگە لە ئێستا بۆ پلانێکی پێشخایەن